کاتێک کە کەسێک دەمرێ لەگەڵ جەنازەیەکدا ئێمە دەکەوینە ڕێ بەرەو گۆڕستان. ئەم بەڕێکەوتنە بەرەو گۆڕستان عیبادەتە، عیبادەتێ گەورەیە، خێر و چاکەیە گەورەیە، لەبەر خاتری خۆی پەروەردگار بڕۆ. بۆ ئەوە مەڕۆ کە شەرمەزار نەبیت، بۆ ئەوە مەڕۆ بەخوا نەچم حەیامە چێ، ئەگەر وات کرد خوا پاداشتی خێرت ناداتەوە. سەردانیکردنی گۆڕستان لەگەڵ جەنازەدا عیبادەتێکی گەورەیە، ئەمە حەقی موسڵمانە بەسەر ئێمەوە، ئەگەر پێمان بکرێ فەرزی کیفایەیە چەند کەسێک بڕۆن لەسەر هەمووی لاچێ، ئەگەر پێت کرا بڕۆ بۆ گۆڕستان لەگەڵ جەنازەدا، بەڵام لەبەر خاتری خوا، چونکە کاتێک کە تۆ لەگەڵ یا دەڕۆی بەقەد یەک شاخێکی وەکو ئوحود خێر و چاکە دەسەکەوێ ئەگەر بۆ خوا بڕۆی، و کاتێکش کە نوێژی لەسەر دەکەی بەقەد شاخێتریش خێر و چاکە دەست ئەکەوێ، ئەگەر بۆ دنیا بڕۆی بەس ئەجر و پاداشت دەست ناکەوێ، چونکە بۆ خوا نەڕۆشتویتە. بۆیە نێتان پاکەنەوە لە سەردانی گۆڕستاندا بۆ ئەوە بڕۆن بە عیبادەت و چاکە هەنگاو بە هەنگاو خوا بۆتان بنووسێ، نەک بۆی حەیات نەچێ. بەڵام بەداخەوە خەڵکی گرنگی بەچی ئەدات؟ بە تەعزیە، نەک بە گۆڕستان. دەڵێن فڵان کەس مردۆ با بچین بۆ گۆڕستان، ئەڵێ ناچمە تەعزیەکە، لە کاتێکە هیچ خێرێکی دیانێ بەس گوناحباریشە بێ. ئەوەی کە خێرەکەی تایە نایکەت، ئیبلیس پێڵێ نەکەی، بڕۆ بۆ تەعزیەکە. خوای گەورەش فەرمانت پێیەکە عیبادەتی خوا بکە، چاکە بکە. کامیان عیبادەتە؟ سەردانیکردنی گۆڕستان، شوێن کەوتنی جەنازە، نوێژکردن لەسەر جەنازە، ئەمانە بەڕاستی ئێمە حەقی موسڵمانە بەسەرمانەوە، لەگەڵ یابین. بۆیە کاتێ دەڕۆی نێتی خۆت پاکەرەوە. خێر لە تەعزیەدا نییە، خێر لەوەدایە کە تۆ بڕۆی ئەو تەعزیە کە ئەمڕۆ بەڕێ دەکرێت، مەستم ئەوەیە نەک کەسێکت بینی سەرخۆشی لێ بکەی، ئەو تەعزیە کە ئەمڕۆ بەڕێ دەکرێت مخالفەی سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. بۆیە کە سەردانی گۆڕستان دەکەی بە عیبادەتێکی گەورەی بزانە، لەگەڵ جەنازەدا دەڕۆی، بۆ خوا بڕۆ، بۆ ڕەزامەندی خوا بڕۆ، خوا لێت ڕازیە بێت.